پێت وتم تۆم خۆشەوێ لە خۆشیە ڕۆح ناسراوێ دڵم کەوتە سەمای خۆشی چی بکەم دڵم هەر تۆیەوێ دیارەوە خەم بڕایەوە دڵخونچە و کیرایەوە بۆ تۆ ئەژیم تاکوماوێم دڵم بە تۆ گەشایەوە پێشەوەی کە تۆ ببینم دنیای خۆشیم هەر تاڵی بوو وامەزانی دنیاتەوە وەر بۆ من دەردا سەری بوو پێشەوەی کە تۆ ببینم دنیای خۆشیم هەر تاڵی بوو وامەزانی دنیاتەوە وەر بۆ من دەردا سەری بوو پێشەوەی کە تۆ ببینم دنیای خۆشیم هەر تاڵی بوو وامەزانی دنیاتەوە وەر بۆ من دەردا سەری بوو کە پێت وتم تۆم خۆشەوێ لە خۆشیە ڕۆح ناسراوێ دڵم کەوتە سەمای خۆشی چی بکەم دڵم هەر تۆیەوێ باڵام ئێستا بە ڕوخسارت دڵخونچە بوو کیرایەوە بێبژیم تاکوماوەم دڵم بە تۆ گەشایەوە پێشەوەی کە تۆ ببینم دنیای خۆشیم هەر تاڵی بوو وامەزانی دنیاتەوە هەر بۆ من دەردا سەری بوو پێشەوەی کە تۆ ببینم دنیای خۆشیم هەر تاڵی بوو وامەزانی دنیاتەوە هەر بۆ من دەردا سەری بوو پێشەوەی کە تۆ ببینم دنیای خۆشیم هەر تاڵی بوو وامەزانی دنیاتەوە هەر بۆ من دەردا سەری بوو کە پێت وتم تۆم خۆشەوێ لە خۆشیە ڕۆح ناسراوێ دڵم کەوتە سەمای خۆشی چی بکەم دڵم هەر تۆیەوێ